کۆتکردنی پرۆسەی خوێندن دووبارە بە لەگەڵ دەستپێکی هەفتەی نوێ بەگربوونەوەی ناڕەزایەتی لە بەردەم بینایی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی درێژاندا بە ناڕەزایەتەکانە ئەم دیمەنانەی بینن بەشە لە مامۆستایانی وانە بێژن کە وەک باسم کرد بۆ هەفتەی دووەمە هاتوونەتەوە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردە مەبەستی دەربڕینی ناڕەزایەتەکانیان ئەچمە لای خۆیان لە زاری خۆیانەوە داواکارەکان ئەگەنم پەیامی ئەم هەفتەی هێشتانە لە هەفتەی پێشووە چی نوێ هەیە بەرپرسان چۆن هاتوونەتە سەرقەت بۆ جێبەجێکردنی داواکارەکان والله سرتا بەخێراتنتان دەکەم بەڵام نەگەم هەفتەی ئێمە وەکو هەموو هەفتەکان قساکەین وەکو هەموو جارەکان قساکەین کۆی پەیامی وانە بێژان لە سەرەتای دەستپێکردنی ناڕەزایەتیەکانەوە لە ئیمزای دانانی یەکەم وانە بێژ و تاوەکو کۆتاوانە بێژکەدانراوە تەنها دامەزران بوون بووە چونکە خودی پرۆسی وانە بێژی سەقەتە لە وڵاتەیە خودی پرۆسەکە پرۆسێکی بەتاڵە تۆ یعنی ئەگەر پێویست نیم ئیزنم بەوەچم بەلای ژیانی خۆمەوە ئەگەر پێویستم هەمان مافی و کەسم بەرەی کە داومەزرانەوە يعني چۆن نەکرێت چۆن نەبێ ئەو کەسەی کە لەگەڵ منە عینەن ئەرکی منە بینێ عینەن هیلاکەتی منە بینێ ڕەنگە کەمتریش يعني ئێستا حتا کۆمەڵێک ساڵ لەمەوو پێش کە نزبەی میلاک و وانەبێژ لە مەکتەبەکانە تەزاڕوباتێکی دروست کردبوو میلاکەکان دەرسەکانی خۆیان هەیە بە وانەبێژەکان چکۆ بۆی حسە ئەو کاتی بە حسە بوو بۆی حسەکەی زیابێت و بە حساب معاشەکەی زیابێت بەڵام لە هەمان کاتە ئاسانکاری بوو بۆ مامۆستای میلاکەکە ئینجا بوو وانەبێژەکەش ئینجا بەڕاستی وەزیری پەروەردەش چەند جارێک دووبارەی کە دۆ پشگیری وانە بێژانەکە پشگیری من تەسەورەکەم هەر لە بەڕێوەبەری پەروەردەکانەوە هەر لە مشریفەکانەوە هەر لە وەزیری پەروەردە خودی خۆشیەوە تاکە شتێک کە بێ پرسی سەرۆیکی حکومەت بیکەن تەنها دەستخۆشی یعنی ئەو شتێکە ئێمە نامانێ بەڕاستی کام مامۆستا لێرەی بینی لە دەستخۆشی پڕ بووە گیرفانمان پڕ لە دەستخۆشی هەموو مێشمان پڕ لە دەستخۆشی دەماغمان پڕ لە دەستخۆشی ئەزمونمان پڕ لە دەستخۆشی تاکە شتێک ئێمە نامانێت دەستخۆشی وادەی تاقیکردنەوەکانی وەرزیەکەم ئەو بەشەی کە لێرەن بایکۆتی گۆڵەکانی خوێندن و خوێندنگە و قوتابخانەکانتان کردووە کاریگەریە بۆ لەسەر پەخستنی پرۆسی پەروەردە لە بەتایبەت لە سنووریست وڵای ئینشاڵڵا کاریگەریەکەی دەرەکەوێت بە ئیزنی خوا لە چەند هەفتەی داهاتوە کاریگەریەکەی دەرەکەوێت مامۆستایانە بەشداری ناکەن لە وەرزیەکەمە بە هیچ شێوەیەک بە هیچ شێوەیە من خۆم یەکێکم لەوانەی ئەگەر بێت و وەرەقەی فەسڵکردنەکەم بۆ بێتە ماڵەوە ئیمتیحان دانانێ هەتا سلیمی ناکەم بە هیچ کەس بۆ نمونە چونکە ئەو ئیمتیحانە یەک لەو مەکتەبە مافی منە بە تەسلیحاتیەوە بە مافی و تەلەبانەوە وەکو مامۆستای بەڕێز شەوی ئاماژەی پێیا من سێ مانگە خەریکی بەخێوکردنی ئەم خەرمانەم ئێستا بەتەمایە مامۆستایە تر بێت خەرمانەکەی من بچنێتەوە نە من قبوڵ یەکەم نە بە ئەوە کرێ نە پرۆسەکە دوای من بەرداوامە بێ ئەو شوێنەش کە من بۆ یەچم ئەو نەفەری ئەو دیاری کردو لە جاتی ئیمتیحاندانێ لە ساڵێکە 2000 ناتوانێ بچی لەبەرەوە تەسەوور ناکەم ئەو پرۆسەی بە هیچ دەنگۆی وا هەیە کە ئەوانەی بەردەوامن لە بایکۆ شوێنگرۆیان بۆ دانن وەکو بنچینەیەک وەکو سەرەتایە کە مامۆستا دڵشاد ئاماژەی پێیا بەڵێ بەداخ شتێکی وایوت کە ئەو شتە تەسەور ناکەم وەکو وەزارەت چونکە قسەکەی تا ڕادێک بێ پلانی پێوە دیار بوو بەڵام وەکو ئەوەی کە ئیمتیحاندان درێژەگری وانەبێژان بەڵام بە هیچ شێوێک نا هیچ وان نییە و هیچ مامۆستایەکی وانەبێژ تەسەور ناکەم هیچ ئەسیرێکی ئیمتیحاناتی تەسلیم بکات چاوەک داوڕەکان دوێنە پامی تۆ چیە لەم گربوونەوە وڵی کاکە گیان پێشەکی بەخێر بێن سەرچاو پامان ئەوەی بە حکوومەت هەرێمی کوردستان بڵین بەڕاستی لەوە زیاتر تەحمولی ئەم ڕێگەیە ناکەین یعنی ئەوە من خۆمەوە 5 ساڵ لە مامۆستای وانەبێژم یعنی بە 5 ساڵ نەمتوانی بمکەی بەگرێ بەس بە چەندی تر ئەمتوانی بمکەی بەگرێ بەس یعنی 2 مانگ جارێ 3 مانگ جارێ مەقتوعەیەت بەشی هیچ ناکە یعنی گرانیە ڕۆژەکەی ناڕەحەتە یعنی منیش لەوە تێناگەم نەودا بەزێ نەکبەتی ڕوومان تێکات بەرزە بێت و هەر نەکبەتی ڕوومان تێکات هیچ بۆ خەڵک ناکەن بەڕاستی نازانم کەی ئاسۆیەکی گەشت ئاسۆیەکی ڕوون ئەبین بۆ نەوەکانی وڵاتە زۆرترین لە بەشداربانی گربوونەوەکەی بەردەم بەڕێوەبەراتی پەروەردە بدوێنینەوە دیمەنانەی بینن بەشە لە مامۆستایانی وانەبێژن وەک لەو دوو مامۆستایە لە وتەکانیانە باسانکردکاوان بایکۆتی پرۆسەی خوێندنیان کردووە ناسنەوە ناوهۆڵەکانی خوێندن تا جێبەجێکردنی داواکارەکانیان وای سەر نزیکە بینەوە لە وادەی دەستپێکردنی تاقیکردنەوەکانی نیوەی یەکەمی وەرزیەکان کە وەخوایان باسان کراوان بەشدار نابن لەو پرۆسەی بۆی تا ڕادێ پرۆسی خوێندن پێکەوە سڵاو لە بێم کاتەوە باشکێنن بە شێوەی ڕاستەوخۆ دەنگی واگەێنێ پێیانتان چییە وڵی پێمان بەدەوام لە بایکۆتی سپاس دەکەم